چەند هەنگاوێک بۆ ئەوەی کە پرۆژەیەکی نوێی سەرکەوتوو دابمەزرێنیت. بۆ ئەنجامدانی پرۆژەیەکی نوێی سەرکەوتوو پێویستە کە چەند یاسا و ڕێسایەک پەیڕەو بکەیت بۆ ئەوەی پرۆژەکە دوور بێت لە مایە پوچبوون و کێشە و گرفت. وەیە ئەو کەسانەی کە دەیانەوێت پرۆژەیەکی تایبەت بە خۆیان دروست بکەن پێویستە ڕەچاوی ئەم یاسایانە بکەن. یاسای یەکەم ئەوە بکە کە خۆت ئارەزووی دەکەیت، چونکە باشترین پاڵپشتی بۆ سەرکەوتنی پرۆژەکەت ئەوەیە کە خۆت لە ناخەوە ئارەزووی ئەو کارە بکەیت. کاتێک دەست دەکەیت بە ئەنجامدانی پرۆژەیەکی تایبەت بە خۆت دەبێت دڵنیا ببیتەوە لەوەی کە ئایا خۆت ئارەزووی ئەنجامدانی ئەو کارە دەکەیت، چونکە زۆرترین وزە و کاتی بەوە تەرخان دەکەیت. یاسای دووەم هەمیشە با بڕەپارەیەکی دانراوە دەبێت، چونکە کاتێک پرۆژەیەک دەست پێ دەکەیت دەبێت ئاگاداری ئەوە بیت کە دەست بە جێپارە قازانج ناکەیت. بۆیە پێش ئەوەی پرۆژەت هەبێت وا باشترە خۆت وەک کارمەندێک کار بکەیت و بەڕەپارەیەک کۆ بکەیتەوە. یاسای ژمارە سێ پێویستە تیمێکی تایبەتی دەبێت، چونکە هەمیشە پێویستت بە پاڵپشتی دەبێت. جگە لەوەش لە ناو تیمەکەدا بیرۆکەی نوێ و پێشنیاری نوێ دەکرێت. ئەوەش سوودی دەبێت بۆ پرۆژەکە تا بەرەو پێشەوە بڕوا و سەرکەوتووتر بێت. یاسای ژمارە چوار پێویستە پرۆژەکان هەر لە سەرەتاوە چەند بریکارێکیان هەبێت، چونکە ناکرێت دەست بەجێ بەبێ ئەوەی هیچ کڕیارێک گیان بریکارێک هەبێت کردنەوەی پرۆژەکە بە فەرمی ڕابگەێنرێت. ئەوەش لە پێناو ئەوەی کە زووتر کارەکەت بناسێت. یاسای ژمارە 5 پلانەکانت بنووسەرەوە. پاشان نەخشەیەکی باشی بۆ دابڕێژە، چونکە بوونی نەخشەیەکی پلانسازی بۆ کارەکەت زۆر گرنگە. یارمەتیت دەدات لەوەی کەسەکان لە بیرۆکە و ئامانجەکانت تێبگەن و بۆیان ڕوون بێت. یاسای ژمارە 6 گەڕانێکی زۆر ئەنجام بدە. ئەمەش پەیوەندی بە یاساکەی سەرەوە هەیە، چونکە کاتێک بڕیار دەدەیت نەخشەی کارە نوێیەکەت دابڕێژیت ئەوە بەواتای ئەوە دێت کە تۆ ئامادەی گەڕانێکی زۆر بە دوای زانیاریەکاندا ئەنجام بدەیت و دەست دەکەیت بە پرۆژە تایبەتیەکەت. وەیە پێویستە زانیاریەکی تەواوت هەبێت لەسەر ئەو لایەنەی کە دەبنە ڕکابەرت، یاخود زانیاری دەبێت لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کڕیار و بریکارەکاندا، هەروەها لەسەر سەرکێشی بازاڕگەری و هەلەکان کە دەکرێت هەبێت. یاسای ژمارە 7 پێویستە کەسێکی شارەزا یارمەتیت بدات، چونکە مەرج نییە لە هەموو ڕوویەکەوە زانیاریت هەبێت، بەڵام لەگەڵەوەشدا دەبێت خۆت هەموو کارەکان بکەیت و بە یارمەتی کەسانی شارەزا بیخەیتە سەر پێ. یاسای ژمارە 8 پێویستە بڕەپارەیەکی یەدەگت هەبێت، چونکە پارەدارکردنی پرۆژەکەت هەنگاوێکی گرنگە. دەبێت ڕێگە بدەیت بەوەی کە پرۆژەی نوێ هەبێت لە کارەکەتدا و پارەی بۆ تەرخان بکەیت تا کارەکەت زیاتر بەرەو پێشەوە بچێت. یاسای ژمارە 9 جەخت لە ئامانجەکەت بکەرەوە. سەرەتای دەستپێکردنی پرۆژەیەکی نوێ دەبێت شارەزایانە بێت، بۆ ئەوەش لەوانەیە پێویستی بە دروستکردنی بزنس کارت یاخود ماڵپەڕێکی ئەلکترۆنی هەبێت. جگە لەوەش ئیمێڵێکی بزنس گرنگترین هەنگاوە. یاسای ژمارە 10 دەبێت یاسای تایبەت بەخۆ دەبێت، هەموو کارەکانیشت لە چوارچێوەی یاسادا بێت، چونکە کارکردن بە شێوازێکی یاسایی یارمەتی دەدات لەوەی لە چەندین کێشە ڕزگارت بکات.